بەشی دووەم لە جۆرەکانی شرک شرکی بچووکە. ئەمە کە ئەڵێن شرکی بچووکە قەت وا تێنەگەن بچووکە، ئەمە گوناحی گەورەیە و ئەکبەری کەبائیرە. ئەوە کە لە ئیسلام ئینسان دەرەکا بەس ئەمە دەرت ناکا لە ئیسلام، بەڵام مستحقی ئاگری جەهەنەم تەکە ئەگەر تۆبە نەکەی. جا ئەبێ ئاگامان لێی بێ ئەم شرکە بچووکە کە زانایان وتویانە ئینسان لە ئیسلام دەرناکە وتویانە شرکێکی شاراوەیە. زۆر کەس زۆر جار ئینسان ئاگای لێ نییە. یەکێک لەوانە بۆ نمونە ڕیاکردن. تۆ دەی بۆ خوا لە ماڵەوە تێی بۆ مزگەوت، بەڵام لە مزگەوتە کاتێ نوێژەکەی حەزەکەی خەڵک بتبینی، تۆزێ خۆت جوانەکەیتەوە لە نوێژەکە ئەگەرێکێ بینیتی، لەبەر خاتر خوا ڕۆژوەگری، بەس حەزەکەی باسیشی بکەی، سومعەتێکیش دەستکەوێ لە پاڵیە. ئەگەر ئەساسی ئیشەکەت بۆ خوا نەوێ هەر لە ئەساسە، ئەوە ئیتر ئەوە صفات منافقە، ئەوەتە شرکی گەورە. بەڵام ئەگەر ئەساسەکەی بۆ خوا بێ بەڵام لە پاڵیا شتێکی تر پیا ببێ، ئەوە شیرکە. ئەبێت تۆ کارەکانت بۆ خوای تەعالا بێ خاڵیسەن. ئینسان نابێ بە دوای لە کاتی عیبادەتە بە دوای ڕیا و سومعەتا بگەڕێ. ڕیا یعنی بینین، حەزەکەی خەڵک بتبینێ، سومعەتیش حەزەکەی خەڵک ناوت ببیسێتەوە لە سەمعەوە هاتووە. ئەبێ ئاگامان لێ بێ. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ئەخوەف ما ئەخاف عەلەیکم ئەشیرکە الئەصغەر. ئەفەرمێ زۆرترین شت کە لێتان ئەترسم شرکی بچووکە. پرسیاریان کرد ئەی پێغەمبەری خوا شرکی بچووک چییە؟ فەرمووی ڕیا. هەروەها خۆشەویستەکانم سوێن خواردن بە غەیری خوا، سوێن خواردن بە غەیری خوا. ئیتر ئەو سوێنانەی کە ئەی خۆی سوێن خواردن بێ بە گیانی فلانە کەس، بە شەرەفی فلانە کەس، بە شواربەکەم، بە ئاسمان، بە پێغەمبەر، بە سەری شێخ، بە سەری فلانە کەس، بە قەبری باوکم، بە حتا بە کەعبە سوێن بخۆی بە کەعبە دروست نییە، بەڵام بڵێ بە سوێن بە خوای کەعبە دروستە. ئاگات لێی بێ. ئیتر سوێن بە هەر شتێک لەوەی کە تەلاق و شەرەف و ئەمەی کە لە ناو خەڵکە هەیە، ئەمە هەر هەمووی شرک. جا ئاگامان لێ بێ ئەمە بەڵگەمان طبعا لەسەری هەیە، بەڵام تر خەڵکانێکەیە خۆیان ئەدەزنەوە لەمە. ئاخر قەزدەکە خۆی ئەمە قەزمان نییە بیکەینە خوا و خەزمان نییە ئەمە وەکو خوا. ئەگەر وەکو خوای بزانی ئەوە تۆ کافرە بی. ئەگەر تۆ قەبری باوکت بەخوا بزانی کافرە بی، بەس کە بەخوای نەزانی شرکی بچووکە. ئەم شرکە بچووکەشی گەورەتری گوناحەکانە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕۆژێکیان ئەصحابەکان ڕێیانە کرد بۆ لە سەفەرێکە، سوێنیان بە باوکیان نەخوارد، بە قەبری باوکم بە نازانم چی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەلا ئین الله ينهاكم أن تحلفوا بآبائكم. خوای تعالی قەدەغەی لێ کردوون سوێن بە باوکتان بخۆن. فمن كان حالفا فليحلف بالله أو ليصمت. رواه البخاري ومسلم. هروها پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی تر فەرمێن من حلف بالأمانة فليس منا. کێ سوێن بە ئەمانەت و شەرەف و ئەمانە بخوا ئەفەرمێن لە ئێمە نییە. ئینسان ئەبێ سوێن بەخوا بخوا. حتى ابن مسعود فرمويتي، ابن مسعود صحابي پیغمبر صلى الله عليه وسلم فرمويتي سوێن بەخوا بە درۆ بخۆم پێم باشترە تا سوێن بە غەیری خوا بخۆم. ئاخرە نەجارێش شەیطان بڕێ خەڵکی خەڵاتاندووە، ئەڵێ کاکە سوێن من بۆیە سوێن بە غەیری خوا خۆم، سوێن بەخوا ناخۆم، ئەڵێ چونکە ئەترسم درۆ بکەم، حەز ناکەم بە درۆ ناوی خوا بێرم. ئەوە تا ابن مسعود وڵامی ئەو کەسانەشی داواتۆ. ئەفەرمێ حەزەکەم سوێن بەخوا بە درۆ بخۆم، ئەوە درۆیەکەم توش بۆ درۆ گوناحێکە، بەس سوێن بە غەیری خوا بەڕاستی شۆ نەخۆم، چونکە ئەوە ئەبێ بە شرک، ئەویان ئەبێ بە شرک. شرک ئیتر ئەکبەر الکەبائیرە، بەڵام درۆکە ئەهوەنترە. بەڵام ابن مسعود قەزدی ئەوە نییە کە سوێنەوە درۆ بخوا، نەعوذ بالله، بەس یعنی قەزدی ئەوە گەورەترە لەمە. ئینسانی مسلمان ئەبێ سوێن بەخوا بخوا بەس و بەڕاستی شۆ، درۆیش نەکە. إلا لحالة يليك إنسان ناچار بو نعوذ بالله روحي كوتا خطريات ووضعك وتجاوزه. وهروها على حديثها تو پیغمبر صلى الله عليه وسلم أفرمي جوم ليبو سيونتان بچي وبچي وبچي أخوات من حلف بغير الله فقد أشرك هناك فقد كفر. هر کسی سوێن بە غەیری خوا بخوا ئەوە شەریکی بەخوا قرار داوە، هاوبەشی بەخوا قرار داوە. جۆرێکی تر لە جۆرەکانی شرکی بچووک ئەوەیە بڵێ ئەگەر خوا و فلانە کەس ویستیان لەسەر بێ، قوربان ئەگەر خوا و تۆی شویستان لەسەر بێ، نابێ بێژی ئەگەر خوا و تۆ، ئەبێ بڵێ ئەگەر خوا ویستی لەسەر بێ، پاشان ئەگەر جەنابیشت ڕازی بێ.
یا ڕوا بۆ دکتۆر ئەڵێ بەخوا ئەگەر فڵانە دکتۆر نەبووایە یعنی وا بوو نابێ ئەبێ بڵێ ئەگەر خوای تەعالا فڵانە کەسی نەکردایەتە سەبەب چونکە ئەو دکتۆرە هۆکارە و سەبەبە برا بە ڕێزەکان ئەبێ ئاگامان لێ بێ ئەم مەسائلانە مەسئلەیەکی زۆر حەساسن زۆر کەس ئاگای لێ نییە هەروەهایەکێکی تر لە جۆرەکانی شیرک و ئەمەش لەناو خەڵکا زۆر زۆر باوە و ئەبێ ئاگامان نیش لێ بێ پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم من علق تەمیمەة فقد أشرك کێ چاوەزارێک هەڵواسێ شەریکی بۆ خوا قەراردا مورووێکی تێرێ مرووێکی کەوە کاتەقەی مناڵەکە جێبە چاو لێی نەدا ژێر پیاڵەیەکە کاتەقەی ماڵە نازانم تاکە کڵاشێک کاتە ناو سیارەکەی هەتا کسەوەک مەدالێشی پیاتێ کڵاشێ بچووکە قۆندرێ بکە ناو سیارەکەی بە چاو لێی نەدا یا نازان بیترا ئەو جۆرانەوە گشتی خەڵ لەبەر چاوەیکە حەت عولەما وتوانە ئەوانە هەر هەمووی شیرکە بەڵام هەندێک لە عولەما وتوانە ئەگەر ئاەت قورئان بێ دروستە ئەگەر ئاەتی قورئان بێ دروستە بەڵام زۆرینەی عولەما وتوانە ئاەتی قورئانیش باش نییە هەڵیواسی لەبەر چی لەبەر ئەوەی ئاەتی قورئان زۆر کەس حەدیثەکە ئەفەرمێ من علق تەمیمەة بعام وتوێتی ئاەتی قورئانیشی لێ دەرنەکردێ دوای ئەوە هەندێک جارێ تو ئاەتی قورئانی کێتە دوعایەک و ئەی پێچیت و ئەیکەیتە قەی مناڵەکە ڕواتە ئاو دەسۆ پیسە بێهینە بێ هیچ ضرور نییە ئەی چی بکەین بۆ ئەوەی تووشی چاو نەبین بۆ ئەوەی بپارێزرین ڕقیەی شەرعی بکە گشتان ئەزان فاتحە بخوێن گەورەترین ڕقیەی شەرعی فاتحەیە حتى هەندێک لە عولەما ئەڵێن ڕقیە یعنی بەس فاتحە حەوت جار سوورەتی فاتحە بخوێنە گەورەترین چاوەزارە قل هو الله أحد قل أعوذ برب الفلق قل أعوذ برب الناس تەواو خۆت بیخوێنی یا یەکێ بخوێنێتە سەرتا بۆ مناڵێک ترست هەیە بۆ مناڵێکت نەخۆشە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەمانەی کردووە غەیری ئەوە مەخەڵەتێت لە ژێر ناوی چاوەزار و دوعایە الله الله کارەسات چی ڕۆدا شوێنی نییە ئەمە ئێستا بەتانی باسکەم چی کارەسات ڕوئەدا چی بە خەڵک ئەکرێ لە ژێر ناوی چاوەزار و دوعا و نوشتە و ئەوانە سحر جادو هەرچی شتی پیس و پۆخڵ هەیە ئەنجام مەدرێ من ئەتوانم بڵێم ئێستا کارەساتی کۆمەلگای کوردی یعنی سحر و جادو بە ناوی دوعا و نوشتە و ئەوانەوە هەروە ژنە و تاو ئەندەن لە خەڵکو لە گشت گەڕەکێکا پێنج شەشێ لەوانە پەیا بووە طبعاًەوە ئەو کەسانێک کە ئیشاکەن کافرن کوفری گەورە ئەو سحر و جادوان ناکەن ئەوەشی کە ئەچێ بۆ لای خوا پەنامان بدا ئەوەشە تووشی کوفری بچووک بووە